بڕیار وایە مەیدانی پایسکلفرۆشانی هەولێر لە شوێنی خۆی کە بازاری شێخ عەبدوڵڵایە لە سەنتەری شار بۆ شەقامی کەرکووک نزیک تۆپزاوە بگوازرێتەوە. بۆ هۆیشەوە دوکانداران ناڕەزایەتی دەردەبڕن و بە قسەی خۆیان بێت بازارەکە چۆڵ ناکەن و پێویستە ئەو بازارە هەر لە شوێنی خۆی بمێنێتەوە. ئەلێرانە ئێستا بەس ناو گەرازی لەوانەیە 15-20 عایلە ئیش بکاتن. ئەتوو لەو گۆڕی قەرارێکی دەدەی لەو بێمەعاشیە یەک ساڵی کامل ئەمە بەس کرێماندایە. کام موچە هەبوو ئیش هەبوو هیچ شتێک نەبوو سەر تا سەری بازاری ئەو ساڵ ڕاوەستایە. خۆ ناکرێتن برات و کابراایەک لە مەحافەزەی بارچی بە ملیۆن دۆلاری تێدای بێتن لەسەر حسابی ڕەشڕوتی وەشی من قەرارێکی بداتن. براوانە بە خۆیان تێرن. حسابی ڕەشڕوتی ناکەن ئەگەر حسابی ڕەشڕوتی بکەن ئەو نوع قەراران لە بۆ فەقیران دەرناکەن. ڕێگاکەی ڕئیسیاس خەسەریعە هیچ منداڵێک ناتانی بێتە ئەو ئاخارەی دوورە کاکە. ئێستاوە ناو شارە ئەتو حسێب کە 45-50 ساڵ لێرکوان نامە کێشەمان نییە لە بەرۆی کەمین. هەر حسێب کە کەمین زۆر کەمین بێدەخلیشین لە ئەنیای عالم پاسکل عالمیە لۆ لە بەرۆی بێدەخلە ژینگە پارێزە خەرک ئێستا کە دێتە بازاری بە سیارەی خۆی نایە بە پاسکلی خۆی دێ کە پاسەکەی ئاتڵ بوو خۆ لێرکوان تەکسێکی ناگری بێتە ئاخاری. جگە لە گواستنەوەیان و قەرەبوونەکردنەوەیان دوکاندارانی بازاری شێخ عەبدوڵڵا داوایان لێکراوە هەر یەکێکیان بڕی 24 ملیۆن دینار بدەن بۆ ئەوەی لە شوێنە نوێکە دوکانیان پێ بدرێت. بە جۆیە قسە دەماگۆزەوە بۆ پشت کۆشکی سپی مامزەلان بەڕاستی شوێنێکی چۆلە شوێنێکی بەتاڵاییە کەس نایە بۆ ئەوێ خەڵک نایە لەوێ بڕۆ پاسکیرێ بکڕێ یان سوپێ بکڕێ یان ئەدەواتی پاسکیل چاکاتەوە بەڕاستی ئێمە پێمان ناخۆشە لەبەرەوە جێگەی خۆمان 30 ساڵەوە لەم بازارن هەیە 50 ساڵە لێرەیە بەڕاستی مەیدانی پاسکیلە قەدیمە لەگە هەولێرە دەڵێن دوکانێکتانە دەینێ بەڕاستی 5 بەدا 24 ملیۆنیشمان لێسەرن یخوات خوا حەدی معقول خەڵکم دیەوە دەرێکن کە دەرێکن پارەیە دێن ئەمە پارەشمان لێسەرن. ئەگەر برێ سبەینێ ئەمە هەموو ئامادەینە لەو کۆرانەی پارەمان پێ نادرێ بەڕاستی کەسەیە تا ئێستا نانی نیوڕانی هێوارەی نییە ئەو پارە 24 ملیۆن دینار دەسم خانێکی پێ دەکری کابرا لەولە خانێکی لە کەزەنزانی پێ دەکری نای لێرە لە دیار پەنسەری دانشی هەتای وەرە ساردناریش نییە دووەمیش کێشە دروست بووە لەو حالەتە بێ پارەیەی کاتە چوا کێشە دروست دەبی پارە لە بازاریا بی پارە دەوران بکە ئێستا لێرە ڕۆژە 100 شەر دەبی لەسەر پارەی. بڕیاری گواستنەوەی بازاری شێخ عەبدوڵڵا بە بیانووی قەرەباڵغی بازارەکەیە لە سەنتەری شار دەیان گوازنەوە بۆ شوێنێک کە 15 کیلۆمەتر لە شوێنەکەی خۆیان دوورترە و بە شێوەی بازنەیی واتە موساتەحەش پێیان دەدرێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.